ساڵتە لەبێ کاتتان باش دیارە زیاتر لە هەفتەیەکە مامۆستایانی وانەبێژ لە سنووری پارێزگای سلێمانی دەستیان داوەتە مانگرتن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن ئەمڕۆ بۆ جارێکی دیکە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی مامۆستایان هاتوونەتە سەر شەقامی سەرەکیە شەقامیان داخستۆ و بەردەوامن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن ئەمە لە کاتێکدایە کە لەم هەفتەیەدا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە سەبارەت بەوەی مامۆستایانی وانەبێژ بڕاپارەیەکیان بۆ دیاری دەکرێت کە لە نێوان 300 بۆ 450 هزار دیناردایە بەڵام ئەمان دیارە بەو بڕیارەی وەزارەتی پەروەردە ڕازی نین داوا دەکەن بە فەرمی دامەزرێنرێن من ئەمەوێت زیاتر قسەی خۆیان بگوازمەوە بزانم پەیامیان چییە مامۆستا ئەمڕۆ جارێکی دیکە ئێوە هاتوونەتە سەر شەقام پەیامی ئێوە چییە؟ پەیامی ئێمە مامۆستایانی وانەبێژ تەنها و تەنها دامەزراندنەوە و خزمەتمان بۆ حسابێن نەک مەعاشی مەقتوب معاشی مەقتوب بە هەموو جۆرێک ڕەت ئەەکەینەوە من کە شایانی ئەوە نەبم ئیجازەی وەرگرم بۆ دایکایەتی لە ماڵەوە بم تا مناڵەکەم بەخێوکەم مافی ئەوەم نەبێ کە نەخۆش بم ئیجازە وەربگرم لە ماڵەوە دانشن لە ڕێگا ترەلە لەم بە ئەبێ ئیجازە وەرنەگرم ڕۆبۆ بۆ دەوە خوا مامۆستایی دامەزرا ئەوە قبوڵەکە لە ئێمە مامۆستای وانەبێژ تەنها و تەنها دامەزراندنمانێ و خزمەتیشمان بۆ حسابێ ئەگەر بە بڕەپارەیەکی کەمیش بێت بڕیارەکەی وەزارەتی پەروەردە لەم هەفتەیەدا بڕیارێکیدا بڕەپارەیەکتان بۆ دیاری کراوە ئێوە چی ئەڵێن لەسەر ئەو بڕیارە ئێمە لەسەر ئەو بڕیارە هاتینەتۆ بەردەم خۆپیشاندان بایکۆتی داواممان کردووە یعنی بەوە ڕازی نین ئێمە دامەزراندنمانێ ئەو بڕەپارەیە بەشی ئێمە ناکات دەست خۆش بێ ئێمە لای تۆ پەیامی تۆ چییە مامۆستا ئەمڕۆ پەیامی ئێمە مامۆستای وانەبێژ داوای دامەزراندن ئەکەین هاتوین لێرە بە چەپڵەکانمان وەزیر بە خەبەر بێنین بۆ ئەوەی کە چەند ڕۆژە هاتوونە سەر جادە هێشتا لێدوانێکی بۆ ناوین سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی پەروەردە چی ئەڵێن ئەم بڕیارە دووبارەیە جارێک بۆ مامۆستای وانەبێژ ئەم قسەیە دووبارە و سەدبارە و دەبارەیە یعنی ناکرێ ئێمە بەوە هەڵخەڵەدەین بە بڕێک پارە ئێمە تەنیا ئامانجمان پارە نییە تەنیا ئامانجمان دامەزراندنە ئێوە تاکەی بەردەوام ببن ئێمە بەردەوام ببین هەتاکو جوابێکی حەقیقیمانە درێتەوە دەستە خۆش بێت پەیامەوەی دامان مەزرێن تەنها دامەزراندن و موچەکانمان لە کاتی خۆیان ناپێ بدەن یارە مامۆستایان بەردەوامن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لە هەفتەیەکە لە ماوەکانی ڕابردووە ڕۆشتونەتە بەردەم پارێزگای سلێمانی ڕۆشتونەتە بەردەم بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئێستا شەم ڕۆژێکە هاتوونەتە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان هاتوونەتە ئێرە شەقامیان داخستووە دروشمی سەرەکی ئەوان بایکۆتی هۆڵەکانی خوێندن و داواکاری سەرەکیشیان دامەزراندنە بە شێوەیەکی فەرمی کە ئەمان دەڵێن بەردەوامە بین لە بایکۆت تاوەکو ئەو کاتەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانێکی تایبەتیان بۆ دەردەکات بۆ ئەوەی دابمەزرێنرێن دیارە من ئەوەی دەیبینم چەند مامۆستایەکی ناڕازی هاتوونەتە پاڵ مامۆستایانی وانەبێژ پشتگیری لە داواکاریەکانیان ئەەکەن دیارە مامۆستایانی وانەبێژ لە تەواوی هەرێمی کوردستان ژمارەیان نزیکەی 23 هزار مامۆستایە کە ئەمڕۆ بەشێکیان لە شاری سلێمانی و دیارە لە شار و شارۆچکەکانی دیکەی سنووری پارێزگای سلێمانیش بەردەوامیان هەیە لە مانگرتن و خۆپیشاندان داواکاری سەرەکی ئەوان تەنها بریتیە لە دامەزراندن وەکو خۆیان باسی دەکەن ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن تاوەکو داواکاریەکانیان بۆ جێبەجێ نەکرێت مامۆستاتان وانەبێژە فۆری دوازە یعنی ئێستا مامۆستای میلاتی فۆری دوازە تەمە مامۆستای وانەبێژ میوانەکانەڵێتەوە مەفروزە بەسەر دەسەڵات ئەبێ مریش کەسکە وەزارەتی پەروەردە بەبی تێراوانەوە دەخوانەوە ئەبێ مل کەسکەن داتان مەزرێنن بۆمە مونیش بەڕاستی هەموو وانەبێژانی کوردستان ئەگەر داد نەزمێت موچەی مانگێکان دەقەی